دڵی من تۆ بووی یاری شیرین عشقم لە ڕێگەتدانا بەڵام تۆ بووی ڕۆشتی و نامای نەگەیشتین بە یاک عمرم بۆ تۆ چوو ئێستا گەڕایتەوە ئەڵێ کە چی بکەین ئێستا نامەوێ دڵ سەرگەرمیت نەبوو کارکات تۆ بڵی وەرە تۆ هەموو شتێکمان تەواو ڕۆح و عشقمان تەواو لەگەڵ دڵمانە ئیتر قەت ناهێنەوە ئەو ڕۆژانە خۆشە لە نێوانمانە تۆ بووی تۆ دڵی من تۆ بووی یاری شیرینم عشقم لە ڕێگەتدانا بەڵام تۆ بووی ڕۆشتی و نامای نەگەیشتین بە یاک عمرم بۆ تۆ چوو ئێستا گەڕایتەوە ئەڵێ کە چی بکەین ئێستا نامەوێ دڵ سەرگەرمیت نەبوو کارکات تۆ بڵی وەرە تۆ هەموو شتێکمان تەواو ڕۆح و عشقمان تەواو لەگەڵ دڵمانە ئیتر قەت ناهێنەوە ئەو ڕۆژانە خۆشە لە نێوانمانە ئێستا لە تۆ دوورم ئێستا بێتەوە ژیم لەو پەڕی